فرانسي ترى ولا كوتاي دكتور دەسڕای دکتۆر فواد مەحسووماوە اینجا 35 ساڵی 2013 بڕیارێک دەرئەچێت لە هەڵەبجە کرا و دڵێکی زۆر گەورەیە ئەگەر ئەم بوجە لەو کاتەوە ئەگەر بۆ هەڵەبجەیەک بۆ مەبەستە ئێمە یادداشتێکمانەیە بۆ بەڕێزیان ئەم یادداشتە ئەتوانم بڵێم وە بیرخستنەوەیەکی لە ساعت 2 ئینا لە ساعت 9 کەیسی بە پارێزگابوونی هەڵەبجە خەمی سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکانە خۆتان ئەو ڕاستیە باش دەزانن کە ئێستاش لە سەروبەندی تاوتوێی یاسایی هەڵبژاردنەکان بەپێی ئەو ڕژنووسانی لە سەرۆکایەتی کۆمار بە نووسراویان ژمارە 1435 لە 11 و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە نووسراویان ژمارە 13 لە 11 2019 کە ئاراستەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کراوە بەداخەوە لە هەردوو پرۆژە یاسای پێشنیارکراودا پارێزگای هەڵەبجە وەک پارێزگا دەستنیشان نەکراوە. ئەمەش نیگەرانێکی گەورەی لای هاوڵاتیانی ئەم پارێزگایە بەگشتی و کەسوکاری شەیدانی کیمیاباران و مناڵانی ونبوو دروست کردووە. هەنگاوی گرنگ و دیار لەم کاتەدا ئەوەیە کە هەوڵ بدرێ لە یاسای هەڵبژاردنەکاندا پارێزگای هەڵەبجە بازنەیەکی سەربەخۆ بێت و وەک پارێزگایەکی نوێ هەژمار بکرێت. دیارە بۆ ئەم مەبەستەش یەکەم هەنگاو پێویستە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لقی خۆی لە پارێزگای هەڵەبجە بکاتەوە. کان بەڕێوەبەرە گشتیەکان سەرجەم بەڕێوەدارەکان پێتانەڵین دواتکا و دوا هەوڵمان لای بەڕێستان ئەوەیە کە ئەم کەیسەمان ئەگەر مانگی 6 ساڵی داهاتوو انتیخابات کرێ لە ئەمڕۆوە نزیک بە 9 مانگمان ماوە. هیوادارین لە نیوەیە واتە بە 4 ماوە نیویتر بەو جوودە جوان و پڕنیشتیمانی و پڕ ئەخلاق و میهێنی خۆتان هەڵەبجە بە فەرمی بە پارێزگا بنبینی. ئێمە داوا لە حکومەت هێرێمی کوردستانەکەین هەڵەبجەت کردووە بە پارێزگا لە کەم و لە زۆر ئەبێ یارمەتی مادی بی یارمەتی بودجەی بی دەستی ئەعمالی بۆ ڕاکێشی دەستی ئاوەدانکردنەوەی بۆ ڕاکێشی خزمەتگوزاری زیاتر بکەین. هەڵەبجە لە دڕی جوگرافیەوە شوێنێکی چەپەکە. هەڵەبجە هەلی کاری زۆر کەمتیایە. هەڵەبجە بۆ ئەوەی لە هەلی کاری بۆ بڕەسێ لەم چەپەکە جوگرافیا دەرچێ داوامان ئەوەیە بە زودی کات بازارچەی سازان کە لای کۆماری ئیسلامی ئێران لە سەدانەوەی تەواو بووە. ماوەتەوە نەک کۆماری عێراقی فدراڵ ماوەتەوە سەر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان. هیوادارین ئەو یادداشتەشمان کە داوا ئەەکەی بازارچەی سازانمان بۆ بکەنەوە بێ بە خەمخۆری بۆ هەموو لایەک. بڕیارێک دەرئەچێ ئەڵێ ئەوە کێشەی جورئەتمان بەڕاستیە بێم قەزەیەک لاگرێتەوە. بۆ نمونە هەموو کاربەدەستانی ئیدارەکانی سلێمانی بە هەڵەبجەشەوە ئاگادارن کە ئێمە هەندێک هاوکاریمان لە کاتی کۆرۆنایە لە دەرەوەی موازنە لە دەرەوەی تەنمیە قالیم بۆ پارێزگاکانی کوردستان هێناوە بە تایبەتی شواوە ڕوونتر بڵێم بۆ ئەم دەڤەرە. بەڵام ئەوەی کە جێی نیگەرانیە ئەوەیە ڕێگریەکی وازەحمان لێکرێت لە سواڵکردن. ئێمە چینە بەغا داوای ئەجیزەی شکاوەکەین داوای جیهازی کۆنەکەین بەدەر لە حەسەی هەرێم لە هەرێمی کوردستانەوە ڕێگریمان لێکرێت کە ئەو شتانە بێتە هەرێمی کوردستانەوە. وەزیری تەندروستی هەرێم چووە بۆ بەغدا بۆ لای وەزیری تەندروستی عێراق دکتۆر حەسەن تەمیمی کە بەخۆمی وت و بە ڕێزان شێخدێری پەرلەمانتاری یەکێتیشی وتبوو کە نابێت بە هیچ شێوازێک بە بێپرسی هەرێم هیچ شتێک نێرن بۆ هیچ پارچێکی کوردستان بە مەرجێک ئەمە لە هیچ میکانیزمێکی بودجەی هەرێمانی ئەمە جۆرێکە لە تکاکردن لە شتهێنان لە بەغداوە بەدەر لە هەموو بەشێکی بودجە ڕێگریمان لێکن لەوەیە بەڕێزان.